چەکدارانی حەشدی شەعبی لە کاردانەوەی تەقینەوە خۆکوژیەکەی ناو بازاری قەزای دووس خوڕماتوو کە بۆ هۆی کوژانی 5 کەس کە ئەسیانیان پۆلیسن و دوانیشان هاوڵاتین، یەکێک لەو هاوڵاتیانش منداڵە و برینداربوونی 11 کەسی تر. هەڵمەتێکی دەستگیرکردنیان لە ناو گەڕەکەکانی قەزاکە دەست پێکردووە و ژمارەیەکی زۆر هاوڵاتی کورد و عەرەبی سونەیان دەستگیر کرد. بەوتەی ژمارەیەک لە دەستگیرکراوەکان دوای ئەوەی کە لەلایەنی حەشدی شەعبیەوە ئەشکەنجە دراون ئازاد کراون. تکایە بەسە ئەگەر ئەمە فرۆشتن شرط ئەوە نیە بە مادی بێ، ئێوە بە نەفسیان ئێمەدان فرۆشتووە، خاکی ئێمەدان فرۆشتووە. ئەگەر دەتانێت فەرم و سەرکردەکان بێنە سەر شاشە، چی لە پارتی دیموکراتی کوردستان، چی لە یەکێتی نیشتیمانی کوردستان، چی لە گۆڕان، چی لە کۆمەڵی ئیسلامی، چی لە یەکگرتووی ئیسلامی، فەرمونون ئەوە دووس خوڕماتوو ئەوە ئێوە حەشدی شەعبی بە ئەتیفاق هاتووە ئەمانەوێت ئەو ئەتیفاقیان بۆ کەشف بکرێت. ئەمە یەکێکە لەو کەسانەی کە بەوتەی خۆی لە دوای دەستگیرکردنی لەلایەن چەکدارانی حەشدی شەعبیەوە ئەشکەنجە دراوە و پاشان ئازاد کراوە. ئەو هاوڵاتیە دەشڵێت چەکدارانی حەشدی شەعبی بڕی 500,000 دینار و ماتۆڕسکیلەکەیان بردووە و هەڕەشەی کوشتنیشیان لێی کردووە ئەگەر هێزە ئەمنیەکان ئاگادار بکاتەوە. کاتی کاسبیدا پارەم لای کەسێک بوو لە شاری لە گەڕێکی حیل ئەسکەری کە چوون بیێنمەوە پێش تەقینەوەکە بوو کە چوم هێنامەوە دوایەوە مەفرەزەیەکی حەشدی شەعبی چەند هەموو جۆرە ئەسلحەیەکیانش پێ بوو ڕێگریان لێمان کرد و یانەی زۆریان پێمان کرد و هەڕەشەی کوشتن و هەڕەشەی زۆریان لێمان کرد، تەنانەت وتیان سەرتانە بڕین و تر زۆر هەڕەشیان لێمان کرد و بە دەوانچە میلی دەوانچیان لێمان هێناوە. تر گەیمانە حاڵەتێک یانم دەستمان لە خۆمان شۆردە وتمان ئەمان کوژن ئێستا. بەپی ئەو زانیاریانەی کە دەستێنەڕتی کەوتون بەهۆی تەقینەوەکەی شەوی ڕابردووەوە ژمارەیەک هاوڵاتی تا ئێستا لەلای حەشدی شەعبی ماونەتەوە و ئازاد نەکراون. ئەمە جگەلەوەی لە تەقینەوەکەی مانگی ڕابردووشەوە 60 هاوڵاتی عەرەبی سونە بێسەروشێن بوون. ئیدارەی قەزای دووس خوڕماتووش ڕایگەیاند بێزار بوون لەو کارانەی کە حەشدی شەعبی ئەنجامیان ئەدات. دیارە دوا بە دوایە و تەقینەوەی کە دوێنێکە لە بازاڕی ناو شارە ڕووی داوە کە بۆ هۆی شەهید بوونی 5 هاوڵاتی و برینداربوونی زیاتر لە 13 هاوڵاتی تر. بەداخەوە دیارە دوای ئەوە هێزەکانی پۆلیس و بە هاوبەش لەگەڵ حەشدا چەند خەڵکێکیان دەستگیر کرد. ئێمە ڕاستەوخۆ تەدەخولمان تیای کرد و 6 دانە لەوانە بەربوونا، بەڵام دوانیان بە حەجەوەی کە گومانیان لێیە تا ئێستاکە و دوانە ڕزگار نەکراون. فەرماندەکانی پێشمەرگە و بەرپرسانی کوردی ناوچەکە باس لەوە دەکەن کە سەر ڕای پابەندبوونیان بە ڕێکەوتنەکەیان لەگەڵ حەشدی شەعبی، بەڵام هێشتا چەکدارانی حەشدی شەعبی بەردەوامن لەسەر کارەکانی خۆیان و ڕۆژانە هاوڵاتیانی کورد و عەرەبی سونەی قەزاکە دەستگیر دەکەن و سوکایەتیان پێ دەکەن. دوا بە دوای هەر تەقینەوەی کە لەم قەزایە ڕوودەدات حەشدی شەعبی هەڵمەتی ڕەشبەگیری دەست پێ دەکەن بەبێ ئەوەی هیچ زانیاریان لەسەر کەسەکان هەبێت. ئەمە شوای کردووە ناڕەزایی ئیدارەی ئەم قەزایی لێ بکەوێتەوە. دیار جەمال نارتی، دووس خوڕماتوو.